سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازیزان لە بەرنامێکی دیکەی تایبەتدا کە دیداری تایبەتمان ئەمجارە لەگەڵ بەڕێز دکتۆرە نەزاکەت حەمەد سەعیدەوەکو مامۆستای زانکۆ کە پسپۆڕێکی یاخود دکتۆرەکەی لە ڕاگەیاندنە ئێمەش باسەکەمان لە میدیایە و بە پرسیارەتی میدیایە و بە تایبەتی تر کە ئێمە دەچینە نێو قۆناغێکی هەرە گەرمتر کە هەڵبژاردننی پێشوەختەی عێراقا لەگەڵ دکتۆرە نەزاکەت حەمەد سعید ئەم قسە و باسە دێنە پێش هەموو شتێ دکتۆر بەخێراتی. سپاس بۆ ئێوە سەرکەوت بن. زۆر سپاس خانم. باسەکەمان لە مەسایلی میدیایە و بە تایبەتی لە گەرم و گوڕی هەڵبژاردنەکانە کە چۆن هەر حیزب و لایەنێک دەیەوێ دنەی ئەو با یاخود تاوی ئەو بات کە چۆن لە سەحاکە یاریێکی خۆی بکات و دەنگدەر زیاتر بۆ خۆی کۆکاتەوە. قسەکەمان لە مەسائلی پارتی دیموکراتی کوردستانە وەکو هێزی یەکەمی هەرێمی کوردستان تا ئێستا چۆن نەچۆتە ناو ئەو مەعمەعەیەوە کە ساحای هەرێمی کوردستان یاخود لە میدیا و ساحای هەرێمی کوردستان بشێوێنێ قینەبەرایەتێکی بێنێتە ئاراوەکو چۆن سەرۆک بارزانی ئامۆژگاری ینی کۆی میدیا خۆت کادرەکانی خۆی دەکات کە نەچنە نێو وەڵامدانەوە سەرەتای هەر دەرچوون لە گفتوگۆ دەکاتە شەڕێکی ئەوەی کە پێڵن لە ڕێگەی میدیاوە دەکرێت پاشان دەبێتە شەڕێکی نێوخۆیی کە دووبارە بەڕێز سەرۆک بارزانی جەنگی براکانی حرام کردووە. پارتی دیموکراتی کوردستان پرسیارەکە لەوەیە کە بە چ نەهجێک هاتووەتە نێو ڕێکلامکردن یاخود ئەم پرۆسی هەڵبژاردننی پێشوەختەی عێراقەوە. دەستان خۆش بێ قسەکردن لەسەر میدیا هەموو کاتێ میدیا ڕۆڵی خۆی ئەبینێ بە تایبەتی کاتی هەڵبژاردنەکان تا ڕادەیە کەندێک شت سروشتیە ئەو گرژی و ململانەیە لە کاتی هەڵبژاردنەکانە بارودۆخەکە بارودۆخێکی خۆی کێبرکێیە بارودۆخێکی ململانەیە ئەو گرژیانە تا ڕادەیەک سروشتی چ بۆ پارتە سیاسیەکان چکە هەریەکەیان خۆی بە کابەری ئەوی تر ئەبینێت و بە جۆرێ لە جۆرەکان هەوڵەدات خۆی بە باشتر بناسیێنێت لەوەی بەرامبەر هەندێک جارێش بەرەوشتی تند ئەڕوات و مەسلەی ڕاگەیاندنیش لەو کاتە بە تایبەتی ینی لە وڵاتانێکا کە ڕاگەیاندنەکان بەشێکیان زمان حاڵی حیزبەکان بن یا سەر بە حیزبەکان بن ئەو گرژبوون و ینی هەڵوەکو چۆن ئەڵێ ینی گرژبوون و ململانێت چوونە ناو ڕاگەیاندن و ئەو هەڵکشانی کە لە ژینگەی میدیایشە هەیە ئەوش بە تایبەتی وەکوتم لە وڵاتانی کە میدیاکان سەر بە پارتە سیاسیەکانن ناڵم ئاسایش ناوزڕاندن ناڵم شکاندن ئاساییە ناڵم جنێ و ئاساییە بەڵام بارودۆخەکە ئاساییت نییە وەکو پێش هەڵبژاردن میدیا بۆ ڕەوتە ناڕوات ئەوەی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەکرێ ئێمە لە پێناو گرژی و ململانەیەکە پێشێلی بنەما ئیتیکیەکان پێشێلی بنەما یاساییەکان پێشێلی بارودۆخە کۆمەڵایەتیەکە و بارودۆخی سایکۆلۆژی هاوڵاتیان و ئاسایشی تاک و ئاسایشی دەرونی تاک و ئاسایشی نیشتمانی و ئاسایشتی کۆمەڵایەتی بکەین نەخێر ئەمانە تەندروست نین و ئەمانە ڕێگە پێدراونین. ئەگەر ئێمە باسی لە ڕۆڵی میدیا بکەین لە کاتی هەڵبژاردنە ڕۆڵێکی بازارگەری ئەبینێ واتە ژینگەکە هەموو ژینگەی وڵات بە میدیا و بە هەموو وا لە ناو پرۆسەیەکە کە پێڵێن پرۆسی تەسویق و پرۆسی بازارگەری لە پرۆسی تەسویق و بازارگەریە ڕەنگە زۆر شت ممکن بێ بکرێ بەڵام شکاندنی ئیتیکیش لە ناو پرۆسی بازارگەریان نییە لە بازارگەریە ئەگەر تۆ بتەوێ بازارگەریەکی سەرکەوتوو بیت بازارگەری واتە خۆناساندن نەواتە شکاندنی بەرامبەر نەوعێ پێناست کرد کە وەکو چۆن دوکاندارێ دەوێت زۆرترین مشتری ڕووبکەنە بازارگەری تەسویق ئێستێمە لە ناو تەسویقەکان کە پێڵێن تەسویقی سیاسی بۆ پارتە سیاسیەکان و بۆ کاندیدەکان تەسویق واتە خۆناساندن لێمان تێک نەچێ واتە شکاندن واتە سڕینەوەی بەرامبەر واتە ئەوان ئێمە تا ئێستا بەم ڕەوتە ڕۆشتین بۆیە وا پێناسەکراوە. ئەگەر تۆ سێری بازاڕێک بکەیت هەر کەسێ بەرهەم و میوەی خۆی دێنێتە دەرەوە بەیانیان بچۆ سێری عەلوەکە بکە هەر کەسێک میوەکەی جوانە و بەروبوومەکەی جوانە و پڕبەدەستکەوت هاتوۆتە ناو بازاڕەکەەوە نەک پێویستی بەقاڵ و بە هەرانیە بەڵکو نەک خەڵک لێی کۆ ئەبێتەوە زۆر جارە بینی خەڵک چاوەڕێ ئەویژەکات بێت چاوەڕێیەکە چکە بەرامەکانی جوانە کە تۆ خاوەنی دەستکەوت و بەرهەم و سەرمایە و ئەوانە بوویت
ئەتوانی خۆتی پێ بناسیێنی چونکە خۆ ناساندن واتە عڕزکردنی ئەوەی هەتە ئێمە تا ئێستا بەداخەوە لەم کوردستانە لە پرۆسی تەسویقی سیاسی و هەڵمەتی هەڵبژاردنە وا هاتوین واتە شکاندنی بەرامبەر و سڕینەوەی بەرامبەر و جنێ و ئەم ململانیانە بە تەندروستە بینین نەخێر ئەکرێتەوە نەقدت هەبێ بۆ بەرامبەر بەڵام ناکرێ من بەدەستی بەتاڵەوە بچمە ساحەیەکەوە دەستم پڕ بێ لە جنێ و جنێ و بدەم و بەرامبەرەکەم جوابم بداتەوە ئەمانە بۆیە بە پسپۆڕی خۆم کە من لە وتارێکیشە لەم ڕۆژانەدا ئاوازێ و لە فەیسبووکی خۆشم ئاماژەم پێ کردووە دوو جۆر بازاڕە بینم لەم هەرێمە بازاڕێک هەر زۆر بەبێ خۆ ئامادەکردنەوە هاتوۆتە ناو ساحەکەوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن بۆ چونکە وای زانیوە بازار بەس بە جنێ و گەرمە بێ و جنێ و بدەیت و جنێ و شکاندن و ئەمانە بازارێکی ژەبینی هەندێک لایەن و ئەوانە بە تایبەتی ئەبینی سێرەکەی باسی خۆیەکە و پێناسی خۆیەکە و چالاکی خۆیەکە و مێژوی خۆی باسەکە و نمایشی خۆیەکە کاتێک کە من ئینگلیزەڵێ دیفرنس میکە دیفرنس جیاوازی دروستەکات تۆ پێویست ناکە بەرامبەر بشکێنی تۆ خۆت عرزکە بڵێ من ئەوەم مەڵێ من ئەوە تۆ ئەوە نیت من ئەوەم کە تۆ وەکو من نیت کەواتە تۆ من جیاوازم لە بەرامبەر گزارشتەکەتم پێ ئەم دوو جۆرە بازاڕە بەڕاستی لە ئێرە ئابینین کە بازاری یەکەمیان بەپێی پسپۆڕی و زانستی و مارکێتین وەک تەندروستە بازاڕی دووەم تۆ بیتە ناو بازارەکە و چاوەڕێبیەکێ جملەیەک بڵێ و گەورەیکەیت و قەزیەکە گەورەکەیت و بەجنێ و بازار گەرمکەیت ئەمە پێی ناوتێت تەسویق ئەمە پێوتری هەگبە بەتاڵی یا هەگبە بەتاڵە یا بە هەگبەی بەتاڵەوە هاتووی خۆ زۆر جار ئێمە ڕەنگە زۆر شتمان هەبێ بەڵام کاتێک چینە بازار و لەگەڵ خۆمان نەمان بردبێ کەواتە یا بە هەگبەی بەتاڵەوە ییت یا هەگبەکەت بەتاڵە خۆی بۆیە پەنات بردوێتە بەرجنێ و شکاندن و تەشیرکردن و ناوزڕاندن ئەمە ئەبێ ئەم کولتورە بسڕینەوە ئێمە بەڕاستی چۆن تێگەشتنێکی وا ینی بخرێتە بەرچاو ینی ئەمە پێشەوەی ینی خۆمان لە دەیدا بڕیارێکی وا بدرێت کە من گزارشتەکەی دکتۆر نەزاکەتم پێ جوان بوو سەرڕاوی کە پەتی بوو بەڵام بۆ تێگەشتن و وێنە هەیە لە ناو تعبیرەکە ئەویش بەم ماتواتایە کە میوە خراپەکان ساغ نەکرێنەوە بەسەر مشتەرەکانە تا ئەوەی کە ئەلاگەکەی پڕەکەیت و بە کیلۆکەش ینی ئەو کیلۆیە نەبێ حیزب وەکو بازار وەکو دوکانێکی سیاسی سیر نەکرێ هەر کاتێ مەیلی لێ بوو دوکانەکە ئەکاتەوە و کاڵا بێکەڵکەکانی ساخکاتەوە بەسەر مشتەرەکانە مەرامەکەی کە هاتە دی کاڵاکانی ساخرتەوە دوکانەکە داخاتەوە یعنی ئەمە لە ساحەی سیاسیە چەند حزبێکمان بینی بۆ چەند مانگێک دروست بوون و لەسەر شاشەکان بەڕوونی ینی ئەزانی ئێمە چۆنە من ئەسڵی زانستی شتەکاڵێم بۆی لەناو ئەم زانستە هەر کەس خۆی بینێتەوە خۆی چۆنە ئێستا ئێمە هەر کەسێک گەزانێ خۆی وێنەی خۆی چۆنە لەناو ئەم بازاڕی هەڵبژاردنە ئەم ئیشانە ئێمە لەگەڵ کیا مامەڵاکەین حیزبەکان هەستەکەم لیان تێک چووە لەگەڵ دەنگدەرە مامەڵە ناکەن هەستەکەی دەنگدەری بیر چوەتەوە یعنی سایکۆلۆژیای دەنگدەر مێژووی زۆر شتی دەنگدەرمان پێشێل کردو ئێمە دەنگدەر ئێوێ پاکیجی تۆ ببینێ پاکیجی خۆتم بۆ عرزکە دەنگدەر دامنێ لە شاشەکەەوە بڵێ ها من چۆن جنێومدا ئەها من چۆن خۆم فەڕست کرد ئاها چۆن وەڵامی فلانە کەسمدایەوە ئەمە ئەم کولتورە بێ بەڕاستی کۆتایی پێبێت بۆیە دەنگدەر بێ متمانەیە بۆیە دەنگدەر حەزی لە کاتی وەڵا بچە وڵاتانی پێشکەوت و حەزەکەی لە کاتی هەڵبژار هەر کاتی هەڵبژاردن بێ هەموو حیزبێک بە جوانی ئەناسی هەرکەس پاکیجی خۆی عەرزەکات هەرکەس وێنەی خۆی عەرزەکات مێژووی خۆی عەرزەکات دەستکەوتی خۆی عەرزەکات ململانی و شەڕەدەن و کیژۆکۆڵێ ئەکرێت بەڵام لە ئاستێکی پیشەیی بوون و لە ئاستێکی ئیتیکی و لەسەر قاعدەیەکی ئەخلاقی لێرە دەنگدەر حەز ئەکەن ئەڵێ ئەڵڵا خۆیانای هەڵبژاردنە نێتەوە یعنی تۆ کاتێک کە ئەم کولتورە سەقەتی جنێ و ململانێ و شکاندنە جگە لەوەی کە بەرام ئەمە حیزبەکەی خۆتی پێخەیتە بەرپرسیارەوە ئەزانی لای وەرگرچی دروستە بێت ئەزانی ئەم کولتورە ئەمە بۆ ڕژایە ناو کۆمەڵگەی کوردی بۆیە وەرگری ئێستا دەنگدەر متوانێ بنیە بۆیە دەنگدەر بەڵێ من ناچمە ناو سندوقەکانی دەنگدانەوە ئەوەتانە پرسیار لە دەنگدەر بکە بڵێ ئەم وەزعە چۆنە بینی ئەڵێ مەکەی مۆزوع ئەم شەڕە جنێ و بەها و ئەم شتانە بۆیە ئەبێ بەڕاستی ئێمە کاتێک حیزبەکان ئەبێ لێو تێک نەچێ قسە بۆ دەنگدەرەکەیت تۆ بازاڕەکەی تۆ مشتری تۆ دەنگدەرە مشتری تۆ حیزبی بەرامبەرت نییە دەنگدەر لەسەر شکاندنی حیزبی بەرامبەر هەرگیز بەرهەمەکەی تۆ ناکڕێت
هیچ کاتێک تۆ خۆت بچۆ بۆ بازارێک ئێستا بچۆ بۆ بازاری میوەفرۆشەکان کابرایەک هاوار کا و خاڵە کات بڵێ ئەوەی ئەو دوکانەی بەرامبەرم گەنیوە و ئەوە بە مەوادی چی پێگەیشتۆ میوەکەی ئەو بەو شێوەیە و ئەوە بەو شێوەیە تۆ خۆت چ وێنەیەک بۆ کەسا دەیت ئەڵێم کابرایە وەستاوە بەس شتی خەڵکە شکێنێت ئەی کامەیە بەرهەمی خۆت لەبەر ئەوە حیزبەکان لە ئێستا ئەوانەی چوونەتە ناو ئەم مەعمەوە جناوانەوە ئەبێ لێو تێک نەچێ مشتری تۆ دەنگدەرە ئەبێ دەنگدەر لە لۆژیکی قسەی لەگەڵا بکەی بە مەنتیقی قسەی لەگەڵا بکەیت قەلەقیەکانی بڕەوێنیتەوە بە داتا قسەی لەگەڵا بکەیت پێی بڵێیت کە وعدەکانی ڕابردووم ئەوەم بۆ جێبەجێ کردووی ئەوە بۆم بەجێ نەبەکردووی پێی بڵێیت تۆ لە چی ئەترسی من ئەوەت بۆ ئەەکەم ئەبێ ئەم قسانە لەگەڵ دەنگدەرا بچی بەڵام ئەوەی ئێستا فەرامۆشە لە هەندێک ژینگەی لە ناو هەندێک ئەجیندای هەندێک حیزبەکانە وا هەز ناکە ئەو بۆ دەنگدەر ئەرزی خۆیەکە وا هەستەکە وا لە سنگەرێکە و شەڕەکە لەگەڵ بەرامبەرە و دەنگدەری داماویش بۆ هین جمهور لەو بینە ئەوڵێ ئەو بەهێزی ود ئەوڵە بەخوا ئەو بەهێزی ود ئەمە پێی ناوترێ بانگەشەیەکی هەڵبژاردننی ئەیلمی زانستی تەندروستیانە بە دوو دیوان پرسەرێک لە دکتۆرە ئەکەم ئەویش ئەوەی ئەنی میدیای ئەوان بەتایبەتی لە ڕێگەی میدیاوە ئەوان قسەمان لەسەرەوە کرد کە چۆن دەیانەوێت مشتری ڕاکێشن و کاڵاکان ساخکەنەوە سەر ڕای من کاڵا ساغ نابێتەوە بەوە کاڵا بێت جوان بێ و بێ ئەرزی کە اینجا ساغە بێتەوە کاڵا ساغبوونەوە بە شکاندنی بەرامبەر نابێ کاڵا ساغبوونەوە بە جنێو نابێ من ئەگەر بەرخاوەنی بەرهەمێکی جوانم پێویستم بە جنێو نییە بە بەرامبەرەکە دقیق هەکبەی ئەو لایەنانە ئەمە بە بەتاڵی دەیبینینەوە لەو کاتێک کە هەر لایەنێک من لایەنێک تەحدید ناکەم هەر لایەنێک بێتە ساحەکەەوە هەکبەیەکی پێ نەبێ عەرزی کات مێژوویەکی پێ نەبێ عەرزی کات بەرهەمی خۆی عەرز نەکات باسی خۆی نەکات باسی خاڵە ئیجابی و قووەتی خۆی نەکات تەنها چاوەڕێ ئەوە بێت چۆن جنێوێک بە بەرامبەر بات و چۆن بەرامبەر شتێک بڵێت و ئەم جنێوێکی بەرامبەر بدە بەڵێ ئەمە پێوتێ بۆ بەتاڵی لە ساحەکات دقیق ئەمە بینینەوە کێ سزادرا و کێ پاداشکرا و چۆن بینیمانیانی حزب گەلێک دروست بوون بە تایبەتی تر من فۆکسم ینی وشەکانم لە سلێمانیە بۆ سلێمانیشە لەوەی 25 کورسی حیزبێک گێنای بەڵام دوجار لە نەتیجە چۆن لە سەحاکە کرد و قورسایی دابەزیانی دەکاتە ئەوی کە دەنگدەری هۆشیارە پاداش چۆنە پاداشتی حیزبەکان و پاداشتی دەنگدەرکەی داتەوە ئێمە کات ئێمە وا ئەزانین تا چوینە سەر سندوقی دەنگدان کە وڵا دەنگدەر دەنگی پێدا و شکر ئەوەندە کورسیم هێنا ئیتر تەواو لێرە ئێمە دەنگدەر فەرامۆشەکەین دەنگدەر دەنگ ئەدا بە تۆ لە بەرامبەر هیچ چیە دەی بە خەڵک ئەچیت تەقە لە دەرگای ماڵە دەیت و قەنەعەتی پێەکەی بە شێوازێک بێ دەنگت پێدا ئەی کوا پاداشتی بەرامبەری ئەم دەنگی ئەم هاوڵاتیە بۆ ئێستا هاوڵاتیەکان بەشێکی دەنگ نادەن هێشتا هەیە پاداشتی خولی یەکەمی وەرنەگرتوێتەوە ها خولی یەکەم دەنگیاوە ئەڵێ من لە خولی یەکەمەوە دەنگەدەم کۆمەڵی داواکاریم هەیە جێبەجێ نەکراوە بۆ چونکە ئێمە بەڵێنێکمان بە خەڵک داوە جێبەجێمان نەکردووە پاداشتی دەنگدەر بریتیە لە جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی بە دەنگدەرێدەی بۆیە تۆژ نەوتوانیوە بەشێکی بۆ نەوتوانیوە بەڵێنەکان جێبەجێکەی چکە بەڵێنەکانت واقعی نەبوو ئەبێ بەڵێن واقعی بێت ئەبێ ممکن بێت ئەبێ واقعی بێت ئەبێ لە ئاستوانای خۆتا بێت ئایا توانی ئەمە چونکە دەنگدەر جارێ هەڵە خەڵەتێ دوو جار هەڵە خەڵەتێ سێ جار هەڵە خەڵەتێ چوارەم جار وەک تۆڵی سزاتەدا بۆچی ئەو حیزبێک لە ئاستێکی باڵاوە لە پراوە نازانی لە زەویایە ئەوە سزای دەنگدەرە چونکە درۆ لەگەڵ کرد چاواشەت کردووە وعدی بێبنەمات پێیاوە بەجێت هێشتووە دەنگدەر نابێ بەجێ بێڕڵێ ئەبێ ئەسڵەن تۆ ئەو ڕۆژەی دەنگەکان وەرەگری کورسیەکان وەرەگری اینجا لەگەڵ دەنگدەریتە سەرخەت اینجا ئەبیتەوە بە هاوڕێی دەنگدەرەکانت تا 4 ساڵی داهاتوو ئەگەر لە دەنگدەرەکان دەبێ بزانی چیان وتووە داوای چیان کردووە قەلەقی چیان هەبووە چۆن بووە ئەمە ئیشێکی تەندروستی تەسویقی سیاسیە کاتێک کە تۆ ئەمە ناکەیت وعدی دەنگدەر جێبەجێ ناکەی پاداشتی دەنگدەرەکانت نییە دەنگدەرەکانت بەجێڵی چەواشەت کردوون متمانەت لێسەندون لەبەرەوە ساڵی داهاتوو دیت هەرچی ئەملاعەکەیت و بەجنێ و بە شکاندن و بەوانە پەنا بۆ ئەوە نابێت ئەگینات تەسویقی سیاسی بانگەشەی هەڵبژاردن هیچی تر نییە جگە لە عەرزی دەستکەوتی خۆت جگە لە خستنە ڕووی هەکبەکەت ئەیتر ئەگەر هەکبەت هەیە هەکبەکەت بخەرەدەر ئەگەر هەکبەت نییە پەنا ئەبەیتە بەر ئەو جنێ و شکاندنە کە دوجار هەم تۆڵە لە خۆت ئەسەنیت و لە خۆتەکرێتەوە لەلایەن دەنگدەرەکانەوە
هەم بەڕاستی حیزبەکەی خۆش دەخەیتە ژێر بەرپرسیارەوە بەڕاستیش ناکرێت کەسێک ئەمە بکات ئەگەر بەرپرسیارەتی نەتەوەی و نیشتمانی نەبێت تۆ بەرپرسی میدیاکەت ئەو شاشەیە کە تۆ کردوتەوە ئەو تۆڕە کۆمەڵایەتی کە تۆ دادناوە ئەو هەواڵە ململانێ و تند و درۆ چەواشانە تۆ بەرپرس نیت بەرامبەر سایکۆلۆژیان میلەتە مەگەر بەرپرس نەبیت بۆ بەرپرس نیت بەرامبەر ئاسایشیان میلەتە بۆ بەرپرس نیت بەرامبەر ئەخلاقیان میلەتە تۆ کاتێک بەم کولتوری شکاندنە دابەزیویت مناڵەکان پەروەردەی ئەوە بن بۆ هیچ مناڵێکمان هەیە تەکنەلۆجیای لە بەردەستانە بێت وشە تند و زبر و جنێ و ناشرینەکان و فەیکەکانی ئێوە نەچێتە بەردەستی چۆن ئەو ڕێز لە کاندیدێک بگرێت کە مامۆستایەتی لە قوتابخانەکە کە تۆ بە هەموو شێوەیەک ئەم کاندیدە تشکاندووە ئەو ما کاندیدە ڕەنگە کارکتەرێک بێ مامۆستایەک بێ بۆ خۆی لە شوێنی خۆیان ڕەنگە سبینێ دەرنەچێت بچێتەوە مەکتەبەکەی خۆی یا لەوانەیە دەریش بچێت خوێندکارەکانی بڵێن ئەمە مامۆستاکەی ئێمە بۆ وانەی پێوتین ئەوە کادیرێکە ئەوە دایکە ئەوە خوشکە ئەوە برایە ئەوە باوکەم کاندیدانە یان کە تۆ کاتێک هەرچی شتی ناشرین ئێڕژیتە ناو میدیاوە بۆ کوێ ئەڕوات و ئازانینە شتێکە و بە هەوا ئەڕوا نەخێر بۆ سایکۆلۆجی ئەڕوا نەخێر بۆ پەروەردە ئەڕوا نەخێر بۆ کولتوری سەقەتی کۆمەلگەکە ئەڕوا کەوای لێ هاتووە ئێستا زۆر بێبەزەیانە دڵڕقانە بێویژدانانە ئێمە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی و لە ناو میدیاکانمان ناکارەکەین من با ناونیشانێکم هەیە ئەینووسم ئیشەڵا لە وتارێکە هەموو شتێک بەدەست بەتاڵی و بێ سەرمایە بکرێت سەحافە بەبێ سەرمایی بە باگراوندێکی ئەبێ سەرمایەیەکی معریفیت پێبێ اینجا ئەتوانی کاری سەحافی بکەیت سەرمایە معریفیت نەبێ ئەوە ئەخڵقێکە ئەمڕۆ ئێمە لە میدیاکانمانە بە شەڕەجنێ و بەوانە خولقاوە چونکە میدیا پیشەیە میدیا معریفەیە میدیا ئیتیکە میدیا ئەخلاقە ئەو شوێنی میدیامان هەبوونایی تۆپخانە بوو قاعیدەی ئەخلاقی ئەبێ بڵێ درۆ ئەەکەیت بوختان ئەەکەی وشە هەڵەگەڕێنیتەوە ئەمانە چ بنەمایەکی سەحافین بۆیە کاسپیکردن بەبێ لە ناو سەحافە بەبێ دەزمایەکی معریفی و سەرمایە معریفی ئەوە ئەخڵقێنەکەکرێ هەر کاسپێکی ترەکەی بە هەر سەرمایەکەیەکەی سەحافە ئەبێ بە سەرمایە معریفیەوە بکرێ ئەبێ من بزانم ئیتیک چێ پیشە چێ ناوزڕاندن چێ پرۆفیشناڵی چێ بەرپرسیارەتی نەتەوەی چێ نیشتمانی چێ پیشەیە و ئیتیکی بوون چییە کە تۆ کاتێک پەن ئەمانە هەر وەڵا لەبەر کاتی هەڵبژاردنە بابا کاتی هەڵبژاردن بێ خۆ کاتی هەڵبژاردن درۆ ڕاستە تۆ لەگەڵ حیزبی بەرامبەرتای هەرو شێک لە زاری تۆ دەرەچێ هەمووشمان دروشمان هەیە نەتەوە هاوڵاتیانی خۆشەویست دەنگدەرانی خۆشەویست وەڵا دەنگدەرانی خۆشەویست دەرونیان ڕووخاوە سایکۆلۆژیان ڕووخاوە خەویان لێزراوە پەروەردەی خۆیان و مناڵەکانیان تێکداوە ڕێزی پەیوەندی نێوان مناڵەکان و مامۆستاکانتان تێکداوە بەم کولتورەی کە لە ناو میدیاهەیە بۆیە ئەبێت تۆ بە بەرپرسیارەتیەوە لە کاتی هەڵبنتی هەڵبژاردنە مامەڵە بکەیت هەر بەم معنایە وەنێ ئەمە هەر کوردستان و عراقی نەکردوێتەوە لە دنیای گوتاری پۆپۆلیستی هەیە و گوتارە پۆپۆلیستەکانی کاریگەریان هەیە لەسەر مێشی دەنگدەر یاخود کاریگەری سایکۆلۆژیەکانیانی بۆ کاتێک دەنگدەر بە فیڕۆ درێ ینی قسەکە لێیە کە پارتی دیموکراتی کوردستان گوتاری پۆپۆلیستی نەک ناچێتە ئەو ڕکەبەرایەتی ئەو بەرامبەرەکەەوە لە هەمان کاتە ئەوان هەر خۆیان دەچنە نێو ئەو یاریەوە کە خۆیان جوابی خۆیانەوە بە ناونیشانی زۆر ینی ڕوون کە وانە با من وشەکە بەکارێنم بۆ نمونە هاوپەیمانیان هەیە لە ناو خودی یەک حیزبە ناهاوپەیمانی لەگەڵ حیزبێکی ناکۆکی خۆیان وشەی هاوپەیمانی دروست دەکاتێتە نێو ساحی سیاسیەوە بۆی دەنگ کۆکاتەوە ینی تا چ ڕادێک ینی ئاگایی هۆشیاری ئەوان ناهۆشیاری ئەوان بە ئێمە ئاڵێت خۆی هەر وەرگر نییە میدیا کاریگەری هەیە لەسەر میدیا وەرگر دروست دەکات ئێمە بە کۆمەڵە گوتار بەوەی کە تۆ ناوێنێ گوتاری پۆپۆلیستی بە چەواشە بە گوتارێکی عاتیفی سۆزداری بە وتارێکی هەڵخەڵەتێنەر بەداخەواڵم کۆمەڵێک وەرگر دروست بووە کە حەزێ واو لێ کردووە خۆ لە تیۆرەکانی کاریگەری ڕاگەیاننا تیۆری ڕیزبەندی بایەخ هەیە ئەجنداسێتین هەیە ئەڵێ میدیا بە چه ئاقارێکە ئیشی کرد ئەوە ئەبێتە ئەولەویەت لە لای خەڵک کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە لە بنەما بۆی بگەڕێرەوە پڕە لە ئیتیک
پڕە لە متمانە پڕە لە ڕێز پڕە لە وەفا پڕە لە کولتور و بەهای جوان بەڵام کە تۆ مەکینەیەکی میدیایی چەند ساڵێک خستووەتە گەڕ ئەمانە ئەسڕیتەوە حتمما خەڵکێکی وا دروست بووە وا دروست کردووە کە ئەمڕۆژ گوێ لە چاواشەکاریەکانت بگرێت بۆ ئەم کاریگەری فعلەن لەسەر وەرگر هەیە بەڵام ئەمە قسەی من نییە قسەی پسپۆڕێکی ئەڵمانیە ئەڵێ میدیایەکی چاواشەم بەرێ گەلێکی بێهۆشتە دەمێ کەواتە میدیای چاواشە گەلێکی بێهۆش دروستەکان ئەو خەڵکە بە بێڵەبات چاوی بکاتەوە مەجالێکی بدەرێ نمایشی عەرز و بەرهەم و مێژ و خەبات و دەستکەوتی خۆت چەندێکە دەیە بیکە ئەگەر وەرگری دەنگدەر قبوڵی کرد قبوڵی کات دەنگدەرەکە ڕێت ئێمە جاری وایە بۆ کیلۆیەک تەماتە دە دوکانەکەی بە تۆ شتێکی جوان هاگەڕی سایکۆلۆژیای مرۆڤ وایە هەتا ئێوارە تۆ قسەی بۆ بکە ئەو ئەزان چی ئەڵێ لە سەردەمی ئەمە پسپۆڕێکی مارکێتین ئەڵێ ئینسانێکی فزولیە لە سەردەمی قەیسەرەوە تا ئەو پێستەیەک سایکۆلۆژیای هەیە کامەی لە مەسلحەت و بەرژەوەندی خۆی بوو بە توای ئەوە هاگەڕێ بۆیە تۆ تا ئێوارە قاڵ و هاڵا بکەیت وەرگر و دەنگدەر بە دوای ئەوە ئەگەڕێ لای کێ وەڵامی بەرژەوەندیەکانی ئەداتەوە کێ وەڵامی خواستەکانی ئەداتەوە هیچی تر نییە لەم ژینگەی کامڕۆ من ئەڵم دروست بووە من بە سەراحەت بڵێم بە سەراحەت بڵێم بەشی زۆری ئەو ڕێکلامانێک کە ئەمڕۆ کراوە بۆ و ئەو ڕێگەی کە گیراوەتە بەر بۆ تەسویقی سیاسی و پارتەکان کە ئەیکەن بۆ کاندیدەکانیان و بۆ هەڵمەتی هەڵبژاردن جگە لەوەی هەندێک جار خۆخاڵیکردنەوە و تەفریقکردن و ئەرزی عەزەڵاتە من پێتەڵێم لە ڕووی مارکێتین وەکو ئینگلیز دەڵێن نەفینگ هیچ نەکردووە هیچ کاریگەریەکی نییە ئەو شتانێک کە تۆ یەکەی چونکە دەنگدەرێکەیە وریا بۆتەوە ئەمڕۆ و ئەزانێت ئەمە خولێکردنیە چەندین خولەهات کردووە بەخۆ ئێمە بەرهەمی خۆمان بخەینە هەمان قەناعەتم بەرهەمی خۆمان خەینە بازاڕیانەی خەین ئێمە بەیەکۆ ژیاوین باو باپیرانمان تا ئێستا لەسەر یەک سفرە نانی خواردووە هەموو کەسێکە ناسێ ئەزانێت دوێنێت چیت کردو و پێرەکە چیت کردو و ئەمڕۆ دروشمێکی ترەڵی ڕێک پێتەڵێتەوە کامەی وەرگر دەنگدەر و وەرگر هەیە لەم کوردستانە پێی بڵێ ئەو حیزبە واڵێت ئەڵێ ئەی بۆ فڵانە جار وای کرد لەبەرەوە ئەوەنە هینێکی گەورەش نین 5 میلیۆن 6 میلیۆن کەسی بۆیە باشترە پەنا بەرینە بەر ڕێگەیەکی هێمنانە لەوە زیاتر برینداری سایکۆلۆژیای تابەتی لە دنیای تەکنۆلۆژیا کە شتەکان تۆمارن شتەکان تۆمارن تەکنۆلۆژی ئێمە ماندوین بە تەکنۆلۆژیا ئێمە ماندوین بە کۆمەڵی قەیرانی تر لە وڵات کە ساڵانێکی پێش و پیاتیە پەڕێوین گەورەترین قەیرانی ئێستا کە هەیە قەیرانی نەخۆشی و کۆڕۆنایەکە هێشتا کە ئابەکەی لەسەر چاوی لەسەر دەم و چاوی ئێمە نەڕۆیشتووە بەشێ لە خۆمان گرتومانە بەشێ لە ئازیزانمان لە دەستمان داوە بەشێ لە ترس و وەهم کە هەمانە پێویست ناکات لەوە زیاتر سایکۆلۆژیا و دەرونی ئەم تاکانە ئەم کۆمەڵگەی ئەممانوکەی پەنا بگرە بەر ڕێگەیەکی زانستی ئەرزی بەرهەمەکانی خۆت بکە جیاوازی خۆشت بڵێ کەس نەیوت تۆ جیاوازی مەڵێ لە ڕێکلاما جیاوازی هەیە بەڵام نەک بێت تۆ لەسەر شکاندنی بەرامبەر خەڵک ناشرین کە بۆی ئەوژۆک و خۆم ناشرین بێت یا جوانیەکانی خەڵک بسڕمەوە بۆی ئەوەی تروا بێت ئەم ڕیتمە تەسەورەکەم ئێمە ڕەچاوی بکەین بەڕاستی هەم خزمەت بە وڵاتەکەین بە دەنگدەرە دەین بەخوا خزمەت بۆ حیزبە خۆشیەکات دەنگدەر زۆر وریایە بەخوا کە جنێوتدا ئەزانێت ئەم جنێوە لەکوێوە ئەدەیت باگراوندی جنێوەکەشت لەکوێوەیە لە دەست بە تاڵیشیتەوەی پەنات بۆ جنێوە و تەشیر و ناوزڕاندن و سوکایەتی کردن کردووە کە بەرهەمیشی بۆ خەیتە دەر هەر بۆ واقعی ئەوان خۆیان ئەبێ عیبرت لەوە وەرگرن نەتیجەی جنێو و جنێوفرۆشی ئەرزی بەرهەمەکانی شت کرد ئەرزی بەرهەمەکانی شت کرد کڕیارە دەنگدەر کڕیارە ئەگەڕێ چاوە خاکامە بەرهەم باش بوو پارە بەوە ئەداتەوە ئەوە ئەکرێتەوە بۆ لای ئەوواچێت پێوەری دەنگی دەنگدەرە بێیانی چۆن مەحەکێک بەکاربێنێت مەحەکەکە من ڕدەقیق ئەکاتە بە بازارکردن یاخود تەسویق لەوەی کە کاڵاکان ساخکەیتەوە یعنی ئێمە من بە ڕوونی قسە لەگەڵ دکتۆرە نەزاکەت کەم بەو شێوەیە کە ئێمە لە سلێمانیاین یعنی تا ئێستا شەسیەکی باشمان نییە بۆی ئۆتۆمبیلەکانمانی لەسەر شەقامەکان یا جادەکان یا باژوین دەنگدەر دەبێت چی بکاتە پێوە مەبەستم لەوەیە کە دکتۆرەخان بە تایبەتی ئەمە کە باز لە هەڵبژاردننی عراقەکەین هەڵبژاردننی عراق دەکاتە نردنی بوجە بۆ ئەوی کە شەقام و ئاوەدانی لە هەرێمی کوردستانە بێت کە مافێکی خۆمانە بەڵام کە دەنگدەر دەنگ ئەیە بە من بە تایبەتی فۆکسەکەم دووبارە هەر لە سلێمانیە دەنگەیە بە پەرلەمانتارێک لەوێ
گروپی 16 دروستەکە ئێمە زانیمان گروپی 16 ئیشی چی بوو چۆن ئەویست ئەم هەرێمە لە حکوومەتی ئینقازەوە لە تەسلیمکردنی بە حەشدی شعبیەوە ینی پرسیارەکە منەوە بوو دەنگدەر چۆنە بێ پێوەرێک مەحەکێکی هەبێکە دووبارە ینی مار پێوێنێ من پێڵێن بەخا 100 ساڵە هێز حکومەکە لە بەغا 100 ساڵە لە بەغا هێز حکومەکە بەخا پێویستی بەهێز بەخا پێویستی بە حیزبێک و بە پارتێکەیە بە هێزێکەوە بێت بە هێز و تەعاملی لەگەڵاکات ئێمە ڕەنگە لە کوردستان بە جنێ و بە کۆمەڵەشت و بە کاندیدێک و بە دەنگێک و بەوانە بەڵام بەغا پێویستی بەهێزە بۆیە ئێمە چەند بەهێزەوە بچینە بەڵا لەوێ باشە توانێت تەعامل بکەین یەک شتی تریش با بڵێن بۆ مەسەلەی دەنگدەر ئەمە من نایڵێم ئەمە تەسویقەیڵێ ئینگلیز ئەڵێ کۆستومە فێست عەرەبی ژەڵێ زەبون عەلە الحەق مشتری لەسەر حەقە دەنگدەر لەسەر حەقە ئیتر حیزبێک پێی خۆشە پێی ناخۆشە دەنگدەر لەسەر حەقە بۆ چونکە گەر دەنگدەر لەسەر حەق نەبێت تۆ حەق بە دەنگدەر نەدەی دەنگت پێ نادات بۆیە ئەوەی دەنگدەرێڵێ لەسەر حەقە دەنگدەر ئیتر یا تۆ ڕاستیەکانی تۆ نازانێت کاتێ دەنگت ناداتێ یا چەواشت کردووە یاشتێ بۆیە پێوەەر بۆ تۆ دەنگدەرە پێوەەر بۆ تۆ حیزبی بەرامبەر نییە تۆ ئەو بشکێنی بۆی خۆت گەورەبی پێوەری تۆ بۆ دەنگدان دەنگدەرە پێوەری بازان زەبوونەوەکو عەرەبەڵە عەلە الحەق ئەو دەنگدەرە دەنگت باشت ناسێ لەسەر حەقە خراپەت ناسێ لەسەر حەقە ئەمە قاعیدەیەکی مارکێتینە من ناڵێم دەنگدەرانی کوردستان لەسەر حەقن حیزبەکان قاعیدەیەکی مارکێتینە ئەڵێ لەسەر حەقە ئەگەر لە تۆ ناڕازیە کەواتە خەتای تۆ ئەو ناڕازیە تۆ نەتوانیوە ئەو بکەیت یا چەواشت کردووە یا سەرت لێ تێکداوە یا بەرهەمەکانت پیشان نەداوە بۆیە من پێم باشە حیزبەکان لەم مەعمەعەی ئەم شەڕێکە دروستیەکە بەرامبەرەکەی بگەڕێتەوە لەگەڵ دەنگدەرەکانی قسە بکە بزانێت دەنگدەرەکان چکە پێوەەر لای دەنگدەرە حەق لای دەنگدەرە دەنگدەرەکانی خەنەعەت پێکە و ڕازیەکە ئەوە باشترین ئیشە بۆ ئەو لەم کاتی تەسویقا نەک بەڕاستی حیزب دەنگدەری بەجێ هێشتووە نازانێت دەنگدەر چیاڵێ شاشەیەکی داناوە 50 پەیجی کردوێتەوە سایتێکی کردوێتەوە بۆ چەواشەکردنی خەڵکو و بۆ شکاندنی بەرامبەرەکان بگەڕێنەوە بۆ ناو دەنگدەر عەرەبەڵێ ئەزەبون عەلە الحەق ئیترەوە قسەی من نییە ئینگلیزی ژەڵێ کۆستومە فێست مشتری لە پێشین هەیە کەواتە بڕۆ بۆ لای دەنگدەرەکەت بزانە دەنگدەرەکەت ڕازیە لێت ناڕازیە لێت کێشەی چیە کێشەی نیە بۆ چارەسەر کرد و قەنەعەت و متمانێ بە تۆ بوو لەسەر حەقە و دوجار مرۆڤی سایکۆلۆژیەکێ دکتۆرەکە دەبێ و شتانی کە کردوتە ینی بیری خیتووە گەر دایکێکە بە مناڵەکەی ینی بەم چواندنە بە میتافۆرە لەوەی کە دایکێک مناڵەکەی گەورەکە بیری خاتەوە کە بە لە هەوانتە یاخود لە هەوانتە گەورە نەکراوە بە زەحمەت ئەم مرۆڤە دروست کراوە ئەگەر مێر مناڵێ بێ یاخود سەر و 8 ساڵێ بێ بۆ هەر حیزبێکیش گرنگە بیری دەنگی بە تایبەتی ترێسەکە زۆر قسە لەسەر دەنگی خۆڵەمێشی ئەکرێ دەنگی ڕاڕای یاخود ئەوەی کە لەسەر جۆلانەکە یەتووە ڕوا بیری بخرێتەوە کە تۆ پێشتر ڕنج بەزایە ڕنج بە خەسار بوویت حەقا ینی حقەت و لایەنی ئەوەی کە خزمەتی کردو بناسرێتەوە وەکو چۆن سلۆگان یاخود دروشمی پارتی و جەنابی سەرۆک بارزانی ئەمەشی وت کە کەمترین قسە زۆرترین کار کراوە لە تەسویقەوە لە تەسویقا قسە بۆ کارەکرێت تۆ گەر بەرهەمت نەبێ قسە لەسەر چیەکەیت بەرهەمت هەبوو خۆیە دوێت ئەو تەسویقەوە بەرهەمت هەبوو خۆیە دوێت ئەو تا تۆ با بچینەوە بۆ بازاڕەکە کاڵای جوان تۆ خۆت بەو بازاڕا بڕۆ با یەک خاوەن دوکان قاڵ نەکە هاواریش نەکە بەرهەمی جوان خۆی تۆ ڕاکێشێت کەواتە وەک ئاڵێم جگە لە ماندووکردن ئەگەر تۆ بەرهەمت نەبوو بخەیتە بازارەوە قاڵ و گاڵە و هاوار و شکاندن و جنێ و ئەمانە ناچێتە ناو بازارە چکە تەسویق لەسەر عەقڵ قەنەعەتە قەنەعەت لە عەقڵایە قەنەعەت لە عەقڵایە دەنگدان لە مارکێتینە ئەڵێ پارە لە گیرفانە پارەی گیرفان دەرنایەت ناتوانێت پارەی گیرفانی مشتریەکە دەربێنی بەرهەمەکەت لێ بکڕێ تا لە عەقڵێەوە ئیشی لەسەر نەکەیت ئەو پەنجەی ئەو دەنگدەرە مۆر ناکات دەنگت پێبات تا لە عەقڵەوە ئیشی لەگەڵ نەکەیت قاڵە و گاڵە و هەرا و هاوار و جنێ و ناچێتە ناو عەقڵەوە چکە دەنگدەری ئەمڕۆژ دەنگدەرێکی زۆر وریایە لە بەرامبەر شاشەکەی تۆ دەیان شاشەی تریژە بینێت وێ بێ بگەڕێنەوە بۆ مەنتیق بۆ لۆژیک بۆ عەقڵ بۆ قاعیدەیەکی ئەخلاقی و ئیتیکی و پیشەیی لە دەنگدان ئەگینا هیچ نییە ئەوە تەنها ئەوەیە وەکو چۆن ئەڵێم هەندێک لایەن بۆ خۆ خاڵیکردنەوە و
بەوە خۆهێنانەوە و بەشکانی بەرامبەر ئەوە هیچ بۆ دەنگدەر سوودیمەندینێ من لە منی وەرگرم من وەکو پسپۆڕێکە هەموو مێژووی لەوە چێ 15 ساڵ 20 ساڵی خۆم لە ناو تەسویقا کردووە ئەمانە هیچی ناچێتە گیرفانتەوە بەوەی کە دەنگدەر دەنگت پێ بدات هەر من وەکو دوا قسە ینی ئێمە کە بیستمان بەتابەتی لە بانگەشی پارتیا دڵشام تەقێنەوە نایەنی نەمەش ناومان نێنە بەڵکو لە نێو ڕستەکانە کۆمەڵی وێنەمان پیشانە کە کێ وێنەکان ینی وێنەکان وشەکانە ناسێتەوە و وێنەکان ماڵیکەن سەر بکەن ئەو ڕۆتەی دوا قسە دکتۆرە ببووی طبعا فعلا کە تۆ عەرزی بەرهەمی خۆت کرد جواب نادەیتەوە و منیش ئەڵێم بەڵێ ئەو ڕۆتەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان گرتوویەتی لە تەسویقا ڕۆتێکی زانستیە من وەکۆڵم ناچمە ئەوەی لەسەر کەس قسە بکەم کێ زانستی نازانستیە بەڵام فعلا ڕۆتێکی زانستیە باشە کاکە وڵام ناداتەوە باشە کاکە جواب ناداتەوە چونکە استراتیژ لە مارکێتینە سێ استراتیژە استراتیژی هێرشکردن استراتیژی بەڵام داکۆکێکی دیفاع کە هێرش بۆ چیە عادەتەن من ئەگەر خۆم خاوەنی شت بم ئەوەندە مەشغوڵم بە بەرهەمەکانی خۆمە پێویستم بە هێرشکردن بۆ بەرامبەر نییە داکۆکیکردنیش بۆ تاوانباریە تاوانبار بیت جواب بدەیتەوە کە کەوتیتە ناو دیفاع و هێرشەوە بیستە چێت کە خۆ دوت عرزکەی لە نێوان ئەم دوو استراتیژە استراتیژێکی جوان هەیە ئەوەیە کە من خۆم عرزەکەم ناڵێم تۆ ئەوە داکۆکیش ناکەم ناچمە سەنگەری داکۆکی چکە تاوانبار نیم تا بچمە ناو سەنگەری داکۆکیەوە ئەو استراتیژەی کە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان جێبەجێیەکە لەم هەڵمەتی هەڵبژاردنە ئومێدەکەم هەتا کۆتای هەڵمەتی هەڵبژاردنەکە بەم استراتیژە جوانە بڕوات استراتیژێکە لەسەر عەرزی خۆی و بەرهەمی خۆی و دەستکەوتەکانی خۆی و سەروەریەکانی خۆیەکە وەڵام ناداتەوە هێرشیش ناکە ئەمە ئەگەر بکرێت بە ڕەوتێک بەڕاستی پێم وایە ئەمە بنەمایەکی زانستی و ئەخلاقی و قاعیدیە و هۆکاریشە بێت بەڕاستی بۆ ئەوەی ئێمە ئەبێ بەکردار ئیش بکەین کولتوری جنێ و کولتوری شکاندن کولتوری سڕینەوە کولتوری هێرشکردن نابێت بس وردە وردە بەکردا من ئەگەر لە کاتی هەڵبژاردنا ناتوانم ئیش لەسەرم کولتورە بکەم خۆ لە کاتی ئاساییە کەس جنێ و نادا بە کەس ئەبێسە من بیبینم لە تۆی جنێوە دەیت یا تۆی جنێو نادەیت تۆی هێرشەکە یا تۆیت هێرش ناکەیت کەواتە ئەم استراتیژە گرتوێتی من پێم وایە استراتیژێکی سەرکەوتووە استراتیژێکی جوانە هەتا وەکو کۆتایی هەڵمەتی هەڵبژاردن بەم استراتیژە بڕۆ من دڵنیام دەستکەوتیە و پێم وایە ڕێگەیەکی باشە ئەو ململانەیە کە بکرایە لە کوردستانە بە شەڕە جنێ و هێرشکردن و تۆمەت بەخشینەوە ئەمسەر و ئەوسەر ئەمە خزمەتی بە هیچ لایەنێک ناکرد بۆی ئەو لەسەر ئەو لایەنە ئیشی کرد لە نێو گفتوگۆکە من ئەوەم بیرکەوتەوە کە پندێکی ئەڵمانی هەیە دەڵێ مشتەرەکەم پاشای منە کەواتە دەنگدەرەکەژە بێ بکەیتە پاشا دەنگدەر پاشایە دەنگدەر هەموو شتێکە لە تەسویقا ئەڵێ دەنگدەر هەموو شتێکە دنیا سپاس بۆ دکتۆرە نەزاکەت حەمە سەعید وەکو مامۆستای زانکۆ لە هەمان کاتە دکتۆرەکەت کە لە ڕاگەاندمەوە ئێمەش قسە و باسەکەمان لەسەر باسی ڕاگەاندن و تایبەتی لە هەڵبژاردنەکەنە زۆر بەخێراتی زۆر سپاس دکتۆرە خۆشەویستان و ئازان ئێوەش تەندروست و کامەران بن.